بەڕز بنە ماڵی کۆچ کردو خات و گەلاوێژ عەلی باپیر سڵاوی گەرم بە ناوی مەکتەبی شەهیدان و تێکۆشەران و بۆردی کاروباری شەهیدان و جینۆساید لە چلەی ژنە تێکۆشەر و قوربانی دەری شۆڕشی نوێی گەلەکەمان هاوخەمی و ماتەمینی خۆمان بۆ بەڕێستان دەردەبڕین. خەبات و قوربانیدانی بنەماڵە تێکۆشەرەکەتان فەرامۆژ ناکەین. پەیمانی وەفا و ئەمەک داریتان بۆ دووپات دەکەینەوە و بەڵێن دەدەین کە درێژە پێدەری ئەو ڕێبازە پیرۆزە کە دەیان کەڵە ژنی نمونەیی و خۆڕاگرینێ و زیندان و ڕێخستنە نهێنەکان بوو. ئێمە وەکو بۆردی شەهیدان کە سەر بە مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانە بنوێنەرایەتیەوان هاتوینەتە ئێرە کە پەیمانی ڕێز و وەفا دووپاتکەینەوە بۆ بنەماڵی تێکۆشەری گەلاوێژخان کە هەمومان ئەزانین گەلاوێژخان یەکێ بۆ لەو شێرە ژنانەی کە بە قارەمانانە لە شۆڕشی نوێدا دەوری سەرەکییان هەبووە و لامان کاتا گەلاوێژخان خوشکی شەهیدی سەرکردە شەهید جەمالی عەلی باپیرە. گەلاوێژ عەلی باپیر خوشکی شەهیدی سەرکردا جەمالی عەلی باپیر بوو. یەکێ بوو لە ژنە تێکۆشەرەکانی زیندانی سیاسی و ژنانی شار و شاخ بوو. دایکم هەتا ئەم دەقەیە کە کۆچی دوایی کردووە کە ئیمڕۆ ئەکات یعنی تا ئەم دەقەی کۆڵی ناو لە خەباتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەداخەوە ئێمەش هەتا بتوانین بە خۆمان و بەنای بنەماڵەکەمانەوە ئەم ڕێبازی دایکم بەرناین.